سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی لاوانی ئازادیخوازی کوردستان و ئێران بۆ پشتیوانی لە ئارمیتا گەڕاوەند، کۆمەڵکوژی پێنجەمدامی بنەماڵەیەک لە شاری هەرسین، خۆپیشاندانی کوردانی بریتانیا و سوئیس بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان، مانگرتن لە خواردنی عاتبە ڕانگڕیز لە زیندانی سمنان، سەپاندنی سزای مەحارەبە بۆ سەر پۆران نازمی و چەند چالاکوانی ژن لە جیرۆفت، هێرشی ئەسمانی ئیسرائیل بۆ سەر سووریا و باشووری لوبنان، دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل و تەحریمی جەیان شرکەت و کەسایەتی سەر بە کۆماری ئیسلامی لەلایەن ئەمریکا و ئوسترالیا. درێژە هەواڵەکان. چالاکی لاوانی ئازادیخوازی کوردستان و ئێران بۆ پشتیوانی لە ئارمیتا گەڕاوەند. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر لاوانی شەوڕەژگەر لە شارەکانی کوردستان و ئێران لە چەند چالاکی جیاجیادا پشتیوانی خۆیان لە ئارمیتا گەڕاوەند و بنەماڵەکەی ڕاگەیاند. بە پێڕاپۆرتەکان کچان و کوڕانی شەوڕەژگەر و یەکسانی خواز لە شارەکانی سنا، کرماشان، کوهدەشت، تاران، کەرەج، شیراز، مەشهەد و ئیسفەهان دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەتی نەخشاند و جۆنایسەکانی ڕژیمیان لە حەق ئارمیتا گەراوەند و بنەماڵەکەی مەحکوم کرد. هەروەها خوێندکارانی ئازادیخواز لە زانکۆی عیلم و سەنعات با بڵاوکردنەوەی وێنەی ئارمیتا و نووسینی و دروشم لە نێو موحەوەتەی زانکۆ پشتیوانی خۆیان لە ئارمیتا و بنەماڵەکەی ڕاگەیاند. کۆمەڵکوژی 5 ئەنجامی بنەماڵەیەک لە شاری هەرسین. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر باوکێک لە شاری هەرسینی سەر بە پارێزگای کرماشان 5 ئەنجامی بنەماڵەکەی بە شێوەیەکی دڕندانە کوشت. بە پێڕاپۆرتی ماڵپەڕی ڕۆکنا شەوی ڕابردوو لە شاری هەرسینی سەر بە پارێزگای کرماشان باوکێک دوای بەکارهێنانی مادەی هۆشبەری شیشە و تێکچوونی لایەنی دەرونی 5 ئەندامی بنەماڵەکەی بە چەک کوشتووە. شاینی باسەکە لە ژێرسایە دەسەڵاتداری کۆماری ئیسلامی و زیادبوونی توشبوانی مادەی هۆشبەر ڕۆژ لە دوای ڕۆژ کارەساتی هاوشێوە ڕوودەدات. خۆپیشاندانی کوردانی بریتانیا و سوئیس بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی چوارشەممە 26 ڕەزبەری 1402 کوردانی دانیشتووی بریتانیا و سوئیس بانبەستی دانەکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ڕۆژانە سەرشەقام و خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرتەکان هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر خەڵکی ڕۆژاوای کوردستان بەردەوامە و تا بە ئێستا دەیان کەس کوژرا و بریندار بوون و بەشێکی زۆر لە ژێرخانەکانی یابووری، پەروەردە، بەهداشت و دەرمان لەلایەن فڕۆکەکانی وڵاتەوە کراوەتە ئامانج. ڕۆژی ڕابردوو کوردانی دانیشتووی بریتانیا لە خۆپیشاندانێکی گەورەدا بێدەنگی کۆمەڵگای نێودەوڵەتیان لە ئاز کۆمەڵکوژکردنی خەڵکی باکووری سووریا بە توندی شەرمەزار کردو لە وڵاتی سوئیس کوردانی دانیشتوویە وڵاتە لە شاری بازڵ کۆبوونەوە و پشتیوانی خۆیان لە بەرخۆزانی ڕۆژاوا نیشاندا. جێگای ئاماژەیە کە بەهۆی هێرشەکانی تورکیا بۆ سەر گوندەکانی دەوروبەری عەفرین هەزار قوسابی لە پرۆسەی خوێندن دوورکەوتونەتەوە. نەبوونی معەلیم لە شارستانی سەرباز و ناڕزایەتی بنەماڵەی قوسابیان. وێڕای تێپەڕبوونی 1 مانگ بەسەر کاتی دەستپێکی ساڵی نوێ خوێندن، قوسابخانەکان لە زۆربەی ناوچەکانی پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی نەبوونی معەلیم داخراون و بنەماڵەی قوسابیان لە ئاست ناڕوونی شارەنووسی منداڵەکانیان ناڕازین. بە پێڕاپۆرتی شارەکانی بەلوچ، قوسابخانەی شارۆچکە و گونجەکانی پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی نەبوونی معەلیم داخراون و بەرپرسانی ئامۆزش و پەروەرش هیچ بایەخێک بە قوسابیانی ئەوەستانە نادەن. پێشتر ڕەزا موراد سەحرایی وەزیری ئامۆزش و پەروەرشی کۆماری ئیسلامی ڕاگەیاندبووکە لە سەرەتای دەستپێکی ساڵی نوێ خوێندندا لەگەڵ کەمبوونی 200,000 معەلیم بەرەو ڕووبوونەتەوە. گوشاری بەردەوامی ناوەندەمنیەکان بۆ سەر بنەماڵەی حەنانە کیا لە ئامۆل. بە پێڕاپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ وێڕای تێپەڕبوونی 2 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکردنی بنەماڵەی هەمیشە زیندوو حەنانە کیا چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە.
بە پێزانیاریەکان دایک و باوکی حەنانەکیە لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری ئامۆل هەر ڕۆژ لەلایەن هێزەکانی ئیدارە دەسەڵاتەوە لێپرسینەوەیان لێ دەکرێت و لە ژێر ئەشکەنجەی جەستەیی و ڕۆحیدان. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان، هێزەکانی ڕۆژین بە مەبەستی ئەشکەنجەدانی زۆرتری وەحیدکیا و مەعسوومە ئازەری دایک و باوکی حەنانە وردەکاریەکانی چۆنیەتی کوشتنی کچەکەیان بۆ باسەکەن. مانگرتن لە خواردنی عاتفە ڕەنگڕیز لە زیندانی سمنان. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر عاتفە ڕەنگڕیز چالاکوانی مافی ژن لە نارضایەتی بە ناڕوونی چارەنووسی لە بەندیخانەی سمنان مانی لە خواردن گرت. بە پێی ڕاپۆرتەکان عاتفە ڕەنگڕیز چالاکوانی مافی ژن و هەروەها کرێکاری کە لە 19 خەرمانانی ساڵی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕۆژیمەوە دەست بەسەر و بۆ زیندانی قەرچەکی وەرامی گورازرا بووە، ڕۆژی هەینی 21 ڕەزبەر بۆ ئیدارەی دەسەڵاتی شاری سمنان ڕاگوێزرا و لە نارضایەتی بە ناڕوونی چارەنووسی و هەروەها دژایەتی لەگەڵ ئازادبوونی بە وەسیقە دەستی دایە مانگرتن لە خواردن. سەپاندنی سزای محارەبە بۆ سەر پوران نازمی و چەند چالاکوانی ژن لە جیرۆفت. پوران نازمی چالاکوانی مافی ژن و چەند چالاکوانێکی دیکەی مەدەنی لەلایەن دادگای ئینقلابی شارستانی جیرۆفت بە محارەبە مەحکوم کران. بە پێی ڕاپۆرتەکان پوران نازمی چالاکوانی مافی ژن کە لە 27 مانگی ڕەزبەری ساڵی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕاگوێزی بەندیخانە ئێڤین کرا. بە پێی ڕاپۆرتی ماڵپەڕی دادبان، دادگای ئینقلابی جیرۆفت ئەو 4 چالاکە مەدەنیە بە تۆمەتەکانی بێڕێزی بە ئیسلام، تێکدانی ئاسایشی نەتەوەیی، هاندانی خەڵک بۆ ئاژاوەنانەوە، خەباتی چەکداری دژ بە کۆماری ئیسلامی و تەبلیغ دژ بە نیزام بە محاربە و ئەفسادول فیل ئەرض مەحکوم کراون. کوژران و برینداربوونی چەند هاوڵاتی بەلوچ لەلایەن لیباس شەخسیەکانی ڕۆژیم. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر 3 هاوڵاتی بەلوچ لە شاری خاش لەلایەن چەند لیباس شەخسی ڕژیمەوە بە شێوەی ڕاستەوخۆ تەقەیان لێکرا و کوژرا و برینداری لێکەوتەوە. بە پێزانیاریەکان ئۆتۆمۆبیلی ئەو 3 هاوڵاتیە بەلوچە لەلایەن چەند کەسێکی سەر بە ڕژیم لە شاری خاش دراوەتە بەردەست ڕێژی گولە و پاش گواستنەوەیان بۆ نەخۆشخانە یەکێک لەو هاوڵاتیانە بە سەختی بریندار و 2 کەسەکەی دیکەش دەست بەجێ گیانیان لەدەستاوە. خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە نێو ساختمانی کۆنگرەی ئەمریکا. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر لایەنگرانی فەلەستین پاش خۆپیشاندان لە بەردەم کۆنگرەی ئەمریکا چوونە نێو ئەو ساختمانە و مانیان گرت. بە پێی ڕاپۆرتەکان لایەنگرانی فەلەستین لە بەردەم ساختمانی کۆنگرەی ئەمریکادا خۆپیشاندانیان کردووە و بەشێکیان داوایان لە پۆلیس کردووە ڕێگەیان پێ بدەن لە نێو ئەو ساختمانە دەوڵەتیە مان بگرن. ناڕازیانی مانگرت و داوایان لە نوێنەرانی کونگرە کرد هەوڵەکانیان چڕتر بکەنەوە بۆ ئەوەی شەڕ و پێکدادانی ئیسرائیل لەگەڵ فەلەستینیەکان ڕابگرێت. جێگە ئاماژەیەکە 3 خۆپیشاندەر بە تۆمەتی بێڕێزی بە پۆلیس دەست بەسەر کراون. هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر سووریە و باشووری لۆبنان. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر فڕۆکەکانی ئەرتەشی ئیسرائیل هێرشیان کردە سەر ناوچەی قونەیتەرا لە سووریە و هاوکات بنکەکانی حەزبۆڵایان لە باشووری لۆبنان بە چڕی بۆرزەمان کرد. بە پێی ڕاپۆرتەکان ئەرتەشی ئیسرائیل لە وەڵامی هاوشتنی ڕوکێت و گولەی هاون لەلایەن حەزبۆڵای لۆبنانەوە بنکە نظامیەکانی ئەو گروپەی لە بەیروت و باشووری لۆبنان کردە ئامانجکە بەهۆیەوە 3 کەس کوژران و چەند کەسی دیکەش بریندار بوون. هەروەها بنکەکانی سوپای قودس لە قونەیتەریای سووریا لە ڕێگەی هاوشتنی موشک و وردمانی فڕۆکەوە لەلایەن ئیسرائیلەوە کراوەتە ئامانج، بەڵام ڕێژەی زیانە گیانیەکانی هێشتا ئاشکرا نەکراوە. دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕەزبەر هێرشی موشکی حەماس بۆ سەر شارەکانی ئیسرائیل بەردەوام بوو. لە وەڵامدا فڕۆکەکانی ئەو وڵاتش چەندین ئامانجیان لە کەرتی غەزە پێکا و بەهۆیەوە چەندین کەس کوژرا و بریندار بوون. بە پێی ڕاپۆرتەکان بەهۆی بردمانەکانی بنکەیەکی حەماس لە نزیک مزگەوتێک لە ڕۆژاوای کەرتی غەزە
بەلانی کەم 30 کەس کوژرا و بریندار بوون. هەروەها 2 منداڵی فلستینی لە ڕامەڵڵا لە کاتی خۆپیشاندان لەلایەن پۆلیسی ئیسرائیلەوە کوژراون. هەروەها سفارەتخانەکانی ئەمریکا و ئیسرائیل لە وڵاتی ئارژانتین و 6 فڕۆکەخانەی فەڕەنسا بەهۆی هەڕەشەی تەقینەوە لەلایەن گروپە ئیسلامگەرەکانەوە داخران. بە وتەی بەرپرسانی بەهداشت و دەرمانی غەزا، ڕێژەی قوربانیانی غەزە بۆ 3500 و ئاماری بریندارەکان بۆ 12000 کەس بەرز بووەتەوە. دووە هەواڵ تەحریمی دەیان شرکەت و کەسایەتی سەر بە کۆماری ئیسلامی لەلایەن ئەمریکا و ئوسترالیا. ڕۆژی چوارشەممە 26 مانگی ڕازبەر دەوڵەتی ئوسترالیا 57 ناوەند و 19 کەسایەتی سەر بە کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکاش 19 ناوەند و کەسایەتی پەیوەندیدار بە بەرنامەی موشەکی و پەهبادی ڕژیمیان خستە نێو لیستی گەمارۆکانیانەوە. لە بەیاننامەی وەزارەتی دەرەوەی ئوسترالیادا هاتووە ئەو تەحریمانە بە پێ بڕیارنامەی 2231 نەتەوە یەکگرتووەکان و سەبارەت بە بەرنامە موشەکی و پەهبادیەکانی کۆماری ئیسلامی بەسەر 57 شرکەت و 19 کەسایەتی سەپێنراوە. وێڕایە و تەحریمانە 3 کەس و 11 ناوەندی سەر بە ڕژیم بە لیستی گەمارۆکانیان ئیزافە کراون. دەوڵەتی ئەمریکاش دەبەرپرسی باڵای حەماس و 19 ناوەند و کەسایەتی پەیوەندیدار بە بەرنامە موشەکی و پەهبادیەکانی کۆماری ئیسلامی تەحریم کردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بن.